داوا لە خەڵکی کوردستان دەکەم، داوا لە هەموو گەلی کورد ئەەکەم بەبێ جیاوازی بە یەک دەنگ بە یەک ڕنگ بەشدار بن لە نەورۆزی قەندیل، بەشداری بکەن لە نەورۆز. ئێمە هەمومان کوردین، هیچ جیاوازیەکمان نییە، ئەوە داگیرکەرانن ئێمەیان جیاکردیتەوە ناو و ناتۆری جیاوازیان لێناینە، ناوی جیاوازیان لێناینە. ئەگەرنا هەمومان یەک خوێنین، یەک دەمارین، یەک حەقلین. داوا لە 2 بارە و 10 بارە و 1000 بارە داوا لە هەموو گەلی کورد ئەەکەم بە یەک دەنگ بە یەک ڕنگ بەشداری بکەن لە نەورۆزی قەندیل. هیوادارم ئەو نەورۆزە ببێتە مایەی خێر و خۆشی بۆ گەلی کورد، ببێتە مایەی یەکگرتنی گەلی کورد، ببێتە مایەی یەکێتی نێوماڵی گەلی کورد. هیوادارم چیتر ناعەزان زەفەرمان پێ نەبن، ئێمە هەمومان کوردین، هەمومان ئەبێ وەکو یەک بیر بکەینەوە لەو قەزەی کوردبوونمان. هیوادارم نەورۆزێکی پڕ لە خۆشی بی، نەورۆزێکی پڕ لە یەکگرتوو بی، نەورۆزێکی پڕ لە خێر و بەختەوەری و شادی بی بۆ گەلی کورد بە تێک ڕابگشتی. جژنی نەتەوەی نەورۆز لە هەموو کوردێک پیرۆز بێ لە هەر شوێنێکی جیهان بوونیان هەیە. بە هیوام ئەم جەژنە ببێتە هۆی یەکڕێزی و یەکگرتووی گەلی کورد لە هەر شوێنێکە هەن. بە هیوام گەلی کورد ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر بە شێوازێکی جیاواز بەشداری لە نەورۆزی ئەم ساڵ بکەن بە گوڕوتینێکی گەرمەوە. و من وەکو ژینگە دۆستێکیش داوایان لێ یەکەم کە کاتێک کە سەیرانەکەن شوێنەکانیان پاک بکەنەوە ژینگە بە پاکی ڕابگرن. وەکو گەنجێکی کورد من بەشداری دەکەم و لە ئەنگەکانی یادی نەورۆز و هیوادارم هەموو کوردێک بە گروتینێکی زۆرەوە بەشداری لە ئەنگەکانی نەورۆز بکات و هەموو سیاسەکانیشمان بەبێ جیاوازی ئەتوانن کوردستانی خۆمان بپارێزن و لە هەموو شتێک هیوادارم هەموو حەزبەکانی کوردستان بەبێ جیاوازی یەکگرتوو بوون بۆ ئەوەی خەونەکانی گەلی کوردستانمان بەدی بهێنێت.